ئەم جوتیارانە ماوەی چەند ساڵێکە سەرقاڵی بەرهەمهێنانی سەوزە و بەرهەمە کشت و کاڵیەکانن کە وڵاتیان وەک پێداویستێکی ڕۆژانە بەکاری دەهێنن. ئەوان ئەزمموی باپیرانیان و پێشکەوتنی زانستی نوێی بواری کشت و کاڵیان پێکەوە گرێداوە و بەوەش لە ڕێگەی خانووی پلاستیکیەوە باسوودوەرگتن لە گۆڕانکاریەکانی کەش و هەوا بەروبوومی کشت و کاڵی بەبێ وەرزەکانی ساڵ بەرهەم دەهێنن بە شێوەیەک ڕۆژانە نزیکەی 300 تۆن لە بەروبوومەکانیان دەخەنە بازاڕەوە. ئەم خیارە ئێمە ڕۆژانە لە کاتی لە مانگی پێنجا بڵین لە دەی سێە ئەیچێنین بۆ 24 پێگە 24 یەکی 5 پێگە ئەمە مەوسیمێکمانە تا مانگی هەشتەڕوە مەوسیمی دووەممان لە یەکی هەشتەوە دەست پێکاتەوە بۆ مانگی 12 ئینتاجیشمان ڕۆژانە بڵێن لەوانەیە لە بازیانە ڕۆژی 200 تەن تا 300 تەن بچێتە ئەلوەی سلێمانیەوە ئەمە خەیار باینجان و بیبەر و ئەمانش لەوانەیە هەریەکی هەر نەوعەکانی 30 تەن 25 تەن یعنی کفایەتی ئێمە عێراق لەوانەیە بازیان کفایەتی عێراقکە بۆ قەزەی زەراعە بێتێکی تەماتە 6 تا 8 تەن بەرهەمهێنێ لە ساسەی دابینکردنی پێداویستی ناخۆی ئێمە ئەتوانین جێبەجێ بکەین و بەرهەمی بێنین ئەگەر لە وڵاتانەوە تەماتەی تر نێت ئەو هاتنی تەماتەی تر لە دەوروبەر لە تورکیا لە ئێران ئەوە زەرری زۆر لە ئێمەدا و بەنیسبەت گومرگیشەوە حکوومەتی هێرێم ئەچێ لە 6 گومرگە خاتە سەری بۆ ئێمە درەنگە لەبەرەوە پێشتر تەماتەکە ئێمە پێگات. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا خانووە پلاستیکیەکان ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە زیادکردنی بەرهەمی ناوخۆیی بە شێوەیەک لە وەرزی هاویندا دەتوانن زیاتر لە 180 پێداویستیەکانی بەروبوومە کشتتوکاڵەکانی ناوخۆ بەرهەم بهێن و لە کوی ساڵەکەشدا دەتوانن بڕی زیاتر لە 160 بەرهەمی سەوزە دابین بکەن. وەزارەتی کشت و کاڵیش هەوڵی داوە لە کاتی پێگەیشتنی بەرهەمی جوتیاراندا لە ڕێگەی زیادکردنی باش لەسەر هاوردەی بەرهەمی دەرەکی پارێزگاری لە پاراستنی بەرهەمی ناوخۆ بکات. دەبێت زیاتر گرنگی بە خانووی پلاستیکی بین و زیاتر دامی خانووی پلاستیکی بکەین چونکە لە ئێستادا ئەتوانین بڵێن لە بەهارەوە لە دوای 15 تا 15 بەرهەمی خانووی پلاستیکی بە شێوکی باش لە بازاڕەکانمانە ئەبینرێت تەنانەت بەرەو خوارد و ناوەڕاستی عێراق لە ئێستادا بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان ڕات بەڵام خانووی پلاستیکی بەم شێوەی ئێستای پێویستی بە گۆڕانکاری و پێویستی بە دائم هەیە پێویستە کات خانووی پلاستیکی لە جۆری تونێڵەوە بگۆڕێ بۆ جۆلی مەڵتیسپان تاکو بتوانێت فان و بێنەری بۆ دابنرێ مۆلیداتی بۆ دابنرێ بۆ تەنزیمی حرارە و ڕوتوبە و پلەکانی گەرمی ناو خانووی پلاستیکی. لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 18,000 خانووی پلاستیکی هەیە و لەو ڕێژەیەش 12,100 خانووی پلاستیکی دەکەوێتە پارێزگای سلێمانیەوە کە تێیدا زۆرترین بەروبوومەکانی خەیار و تەماتە و پیاز و باینجان و کوولەکە و چەند جۆرێکی دیکەی سەوزە بەرهەم دەهێنن وەک جوتیارانی ژاماژەی بۆ دەکەن ئەگەر حکوومەتی هەرێم لە داهاتوودا ڕێگری لە ئاوردەکردنی بەرهەمی دەرەکی بکات دەتوانن ڕێژەی لە 100% بەرهەمی کشتتوکاڵی ناوخۆیی دابین بکەن. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.